من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوي خواهی بخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینێرانی بەڕێز و خێرخوازانی دەدڵا شیرین. شاد و کامەرانین ئەم جارەش لە پرۆژێکی نوێی بەرنامەی بەخشین بەوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە. بەخشین هەر جارە و بە پرۆژەیەک، هەر جارە و لە شارێک خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک دەکات. بە بۆنەی نزیکبوونەوە هاتنی جەژنی قوربانی پیرۆزەوە لە چەند شارێک بەرنامەی بەخشین پرۆژەی کاسەی جەژن ئەنجام ئەدات. ئێمڕۆژ بەخشین سەردانی دەڤەری پێنجوێنی کردووە لەوێ 100 خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباوک دڵخۆش دەکەین بە پێدانی کاسەی جەژن بۆ ئەوەی خوانی جەژنیان بۆ ئامادەکەین و تۆزێک لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیان دڵیان خۆش بکەین. ئومێد دەکەین بتوانین بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دڵی ئەم خانەوادە هەژار و نەدارانە خۆش بکەین. چەند ساتێک لەگەڵمانە. كذبوا بمستبب أما أم يكو كردو خوا عفيكا خوا برقراريكا يا ربي أوان شك خيرك بداماو قرب سرو هنا سرو داماو نبو هتيو بمالو بحال يا ربي خوا عفيانكا خوا ديان قبولكا وخوا برقراريانكا زور إشبايدية كانوا هي شيء هي مالينية كريتية كريب وناوري هي داماو هنا صدق خوش منالي هي دهي لا يكو هيك كخير بيناكا أما جبش شحروجي جكا خوا بو حركات بو بسبب خوا عفيكا او شكوا غاويتي خوا بالخلايك وخوا زيادتي خوا لي بزيوك يا ربي خوا زاج باتو يا ربي والله ما بخوا زور محتاج بي كريتي مالانم بخوا كده خانم بو نادري خوا لي بزيوك يا ربي خوا زان باتو يا ربي بخاطر قرآن ما بسرك خوا یارمەتیان با خوایە بە خاتی قورئان. زۆر سپاسیانەکەین مەمنونیانین کە بۆ ئەم جەژنە یارمەتی خەڵکیاناوە و هاتوون بەدەم فەقیر و هەژارە بەدەم هەتیوە بۆ ئەم جەژنە زۆر شتێکی چاکە بۆ ئەم جەژنە بۆ ئەم خەڵکە و زۆر مەمنونیانین و یاخوا پایدار بن ئەو کەشە کە ڕێنمایی ئەم بەرنامە ئەکا و ڕێنمایی هەتیوەکە خوا پاداشتی باتەوە پایدار بێ ئیشەڵا و سەرکەوتوو بن یاخوا و هەر نمونەتان زیاو بێ و ئەو کەسە کە یارمەتی ئەم هەتیوانە ئەگا یاخوا نمونەیان زیاو بێ یاخوا نمونەیان زیاو بێ زۆر سەرکەوتوو بن بێوەی بن یاخوا خەڵ زۆر پێویستی پێیەتی زۆریش کاتێکی خراپە کاتێکی نەگونجاوە کاتێکی خەڵ پارەی نییە ئەمجا خواردنێکی زۆر هاتووە پارەیانە ڕەمەزان شتیانە زۆر چاکە ئەم حیزبە نەبێ حیزبێکی تر نەبووە یارمەتی مناڵی هەتی و خەڵکی کەم دەرامەد بووە ئەم هەتیوانە چاوەڕوانی دەستی ئەم خێرخوازانی و چاوەڕوانی دەست ئێوەن کە هاوکاریانەکەن کە ڕێنماییانەکەن کە چەند لە وڵاتانە ڕێنماییەکە لە وڵاتان شتکۆکەن یعنی بۆ ئێرا بۆ پێنجێن بۆ شوێنانی تر بۆ هەموو شوێنەکان تەلەڤیزیۆن نەیبینین کە چەند یارمەتی خەڵکیان خان و بۆ خەڵکەکەنەوە هیچ حیزبێکی تر نییەوە بەی بەدەمەخوا مناڵی هەتی و فەقیر و هەژار و هیچ حیزبێکی تر نییەوە هاوکاری خەڵکان و هینی بەزەی بە خەڵکا بێتەوە ئەلەم کاتی جێژنە ئایسەکانی سەو لە بازار سێنێ بای کۆڵە پارەیە زۆر مەمنونتانی. مەساگیان دەستخۆشیتان لێکم تۆ ڕایەتیش ئێمە بەسەر کردوێتەوە حتا مردن لەبیرم ناچێتەوە مامەسا ڕێبواریان
یاخوا دەستان خۆش بێ ئەم خواردنش کە بۆمانەێن پێویستی جەژنمانە کە جەژن زۆر ماڵی هەیە بەخوا دەسەڵاتی نییە بیکڕێ دەستی ئێوە خۆش بێ کە ئێمە بەسەرەکەن و ناڵاتیەکان و فەقیر و هەژار بەسەرەکەن و زۆر مەمنونتان هەین و دەستان خۆش بێ ئاخوا بۆ پێویستی جەژن کە ئێمە بەسەرەکەن و لێبا کە پارەمان نییە شتەکان بکڕین ئێوە دەستان خۆش بێ ئاخوا زۆر کار ئاسانیە بۆ ئێمە ئێستا من لە ماڵە بەخوا زۆر شتێکم نییە کە ئاو شتانەکە لەناو کارتۆناوە پێویستە بۆ ئێمە نیمانە لە ماڵۆ دەستی خێرخوازان خۆش بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بن هەر ئاوا بەردەوام بن لەسەر ئەم خێرخوازیە کە بە فەقیر و هەژاریەن دەستان خۆش بێ زۆر مەمنونتان هەین مەمنون دارتاراوانیشەن کە لە پێنجێنا ئەم بنکەیان کردوێتەوە بنکەی خێرخوازی و یارمەتی ئەو خەڵکایەن دەستیان خۆش بێ و خوشکانیش دەستخۆشی بەناوی بەخشینەکەم بۆ ئەو کارە جوانە ئێمەیان دڵخۆش کرد بەم کارە جوانیان و هەنێشتیان بە ئێمە بەخشی برنج شاکڕۆن شەربەتە هەموو شتێکە دەستخۆشیان لێ ئەەکەم کە دەوری جەژنا مناڵاتیوەکانیان دڵخۆش کردووە و دەستخۆشی بەنامەکان لەگەم هیوادارم کارەیە سەرکەوتوو بن و خۆی گەورە لیان ڕازی بێت و هیوادارم بەم کارە سەرکەوتوو بێت و ماڵ ئەو کەسانش کە ئاوا بێت کە ئێمە دڵی ئێمەیان خۆش کرد بەخشین نەوەی بێکەسان خێراتنی بەرنامی بەخشین ئەەکەین ئەمڕۆ کە هەوکاریان کردوین بە کاسەی جەژن زۆر دەستخۆشیان لێ ئەەکەین کە مناڵانی سۆمای چاوان و فەقیر و هەژاری شارەکەمانیان شاری پێنجێنیان بەسەر کردەوە ئێمە دەستخۆشیان لێ ئەەکەین دوعای خێریان بۆ بکەین خۆی گەورە پاداشتیان باتەوە خۆی گەورە نمونیان زیادکە خۆی گەورە بەرەکەت بخاتە کار و پیشەیانەوە ئەو مناڵانە کە لە لای ئێمن هەژارن نەدارن کرێچین زۆر پێویستیان هەیە بۆ کە هاوکاری بکرێن لەلایەن خێرخوازانەوە و ئەمڕۆ بەرنامی بەخشین کە ئاواخر هاوکاریان کردوون ئێمە دەستخۆشیان لێکەین دوعای خێریان بۆکەین خۆی گەورە پاداشتیان باتەوە نمونیان زیادکە ئینشاءڵڵا هەموو ساڵێک و هەموو لە هەموو بۆنەکانە ئاوا بەستەریان بکەنەوە لەبەرەوەی کە ئەوان احتیاجن و دەست چاویان لە دەستی خێرخوازان و مسلمانانە ئەو خەڵکەتان کە ناونووس کرد و مناڵی بێباو لەسەر چ ئەساسێ وڵی ئێمە دیارەکە زانین ئەوان بێدەرامەتن فەقیرن وەزعیان باش نییە هاوکاری لەم لاولاوە ناکرێن لەبەرەو پێویستمان زانیوە کە بەرنامی بەخشینیان لێ ئاگادار بکەین و ئەوانیش هاتوون بەدەم داواکە ئێمەوە ئەمڕۆ هاتوون کاسی جەژنیان بۆ ئامادەکردون ئێمە لەسەرەوە ئەساسە ڕاست ئاگادارمان کردوون کە ئەوان زۆر بێدەرامەتن ئینشاءڵڵا هیوادارم هەموو کاتی ئاوا بێن بە داواکاریەکانمانەوە بەدەم داواکاریەکانمانەوە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 ئێمە وەک نووسینگەی بەخشین لە پێنجوێن هەڵسان بە ناونووسکردنی زیاتر لە 100 ماڵ بەڵام توانرا 100 ماڵ هاوکاری بکرێت لە پێنجوێن لە فەقیر و هەژار و مناڵی بێباو لە سۆمای چاوان ئەمەش دیارە لەسەر ئەرکی خێرخوازان بووە کە دراوە بە نووسینگەکانی بەرنامەی بەخشین لە هەموو شار و شارۆچکەکان ئێمەش لە پێنجوێن وەکو هەموو نووسینگەکانی تر هاوکاریمان بۆ هاتووە و توانرا بگەێنێتە بەرنامەی بەخشین خی گەورە پاداشتی خێری هەموو ئەو خەڵکانە باتەوە کەسانی کە هاوکاری بەرنامەی بەخشینەکەن بە پارە بە هەز شتێکی تر کە توانانێ هاوکاریمانەکەن ئێمە توانیمان لەم نزیکە جەژنەدا
کە 100 ماڵ هاوکاری بکرێت لە خواردن کە پێیان بدێت کاسەی جەژن بۆ جەژنەکان بۆ ئەوەی کە ئەرکێک لەسەر سیان سووک ئەەکەین ئەو پارەی کە سەرفی ئەەکەن بۆ خواردنەکە بدرێت بە جلوبەرگ بۆ مناڵەکانیان. ئەمەش هاوکاریەکی باشە کە ئەلحەمدولیلا لە ڕێگەی خێرخوازان و بە هاوکاری بەرنامەی بەخشین توانرا یارمەتی ئەو 100 ماڵە بدرێت لە قەزای پێنجێن کە بووە مایەیەک دڵخۆشی بۆ هاوڵاتیان و دانیشتوان و فەقیرانی ناوچەکە. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەناوی ستافی بەرنامەی بەخشین و هەموو نووسنگەکانی بەرنامەی بەخشینەوە جەژنە پیرۆزەی خۆمان ئاراستەی هەموو مسلمانانی جیهانەکەین بەگشتی و بە تایبەتی وڵاتی کوردەواری خۆمان داواکارین لە خوای پەروەردگار ئینشاءڵڵا ئەم جەژنەش جەژنی قوربانی پیرۆز بە خێر و خۆشی و یومن و بەرەکەتی خۆی بەسەر ئومەتی ئیسلاما بێنێتەوە بە تایبەتی بەسەر وڵاتی ئێمەشدا بەسەر ئەم هەرێمەی ئێمەشدا. خۆشەویستان ئێمە دیارە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە پرۆژەی خۆراکمان هەبوو کە سوپاس بۆ خوای گەورە زیاد لە 5,000 ماڵمان بەسەر کردەوە لە مانگی ڕەمەزاندا بە بڕێک خۆراک. ئێستاش بۆ جەژنی قوربانی پیرۆز بە پێویستمان زانی چەند شار و شارۆچکەیەکمان هەبوو کە شایانی ئەوە بوون کە دەستی یارمەتی و کۆمەکیان بگەینێ وەکو پێنجوێن و پیرەمەگرون و باوەنور. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە شارۆچکەی پێنجوێنی شتوانیمان 100 کارتۆن خۆراک بۆ وەکو کاسەی جەژن بۆ جەژنی قوربان بەسەر 100 ماڵی هەژار و نەدارە بەسەر بکەینەوە. ئینشاءڵڵا بتوان لە مانگی لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆزە سوودی لێوەربگرن ئەو بڕە خۆراکی کە بۆمان داناون بریتە لە 10 کیلۆ برنج و 5 کیلۆ شەکر 3 کیلۆ ڕۆن و شەربەت و شعریە و کشمیش و فاسۆلیا و هەموو ئەو پێداویستیانە قەیسی و ئەو پێداویستانی کە بۆ جەژنی قوربان خەڵک بەکاری ئێهێنرێ هیواداری ئینشاءڵڵا سوودی لێوەربگرن بۆ ئەو ماڵە هەژارانە و خوای پەروەردگار خێرۆمەنەکانمان زیاتر دەوڵەمەندتر بکە، زیاتر دەوڵەمەنی ئیمانیان بکە، زیاتر دەوڵەمەنی دەسوودڵیان بکە کە بتوانن ئەم پرۆژانە لەگەڵ ئێمەدا جێبەجێ بکەن و سوپاسی خوای پەروەردگارەکەین کە ئێمە هەردەم و هەمیشە بتوانین کەوا ئەم پرۆژانە بگەینە شار و شارۆچکانی کوردستان بۆ ئەوەی زیاتر و زۆرتر خەڵک لێی سوودمەند بێ و دوعای خێرمان هەیە بۆ هەموو خێرۆمەندان و دەوڵەمەندانی وڵاتەکەمان و دوعای خێرمان هەیە بۆ هەموو لای خوای گەورە جەژنی هەموو لایەک پیرۆز بکات. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. کاتێک ئێوەی خێرخواز و ئێوەی دۆستی هەژار و نەدار و منداڵی بێ باوک لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە ئەبەخشن، دڵنیا بن بەخشینیش بەم دەرەجەیە بەم شێوازە دڵی هەژاران و نەداران خۆش دەکات لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی. کەم نییە کاتێک تۆی خێرخواز بڕیار ئەدەی هاوکاری پرۆژەیەکی لەم شێوەی بەرنامەی بەخشین بکەین بە ناوی کاسەی جەژن. خۆتان ئەزانن بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی موچە و نەبوونی کار و کەسابەت خەڵکانێک ئەمڕۆ بەلاتانەوە سەیر نەبێت نەتوانێت کارتۆنێکی لەم چەشنە ئامادەکە بۆ ماڵەوە بۆ ئەوەی مناڵەکانی تێر بکات و سفرەیان ڕازاوە بکات. چەند ناخۆشە کاتێک جەژن دێت و سفرەی ماڵی هەژار و ماڵی مناڵی بێباو خاڵیە، بەڵام کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا هەموو شتێکیان بۆ ئامادەکەن لە کارتۆنێکی بەم چەشنە لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە دڵخۆشی هەژاران و نەداران و منداڵانی بێباوکی بەدوای خۆی دادێنێ و سفرەیان ڕازاوا بێ و دڵیان خۆشە بێ و وەکو منداڵەکانی من و مناڵەکانی تۆ و سەرجەم ئەوانێکەوە خۆشبەختن دڵیان خۆشە بێت. بۆی پێتان ئەڵێن خوای پەروەردگار دڵتان خۆش بکات کە توانیتان ئیمڕۆ لە شاری پێنجوێن 100 خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباوک دڵخۆش بکەن تا پرۆژەیەکتر پێتان شاد دەبین و بەخوای پەروەردگارتان ئەسپێرین کە سپاردە بە زایانادا. وسلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوه.